کەرکووگە و شارەی کە بەپی دەستور مادەی 140 کرا بۆ بنچینەیەک بۆ سارەسەری کێشەکانی لە ئێستادا ڕوبەڕووی گۆڕینی باری دیموگرافی بۆتەوە بە بڕای چاودێرانی سیاسی زۆر هۆکار هەن بۆ سەرهەڵدانەوەی تەعریب لە کەرکووک. چاودێران پێشیان وایە پەرتەوازەی نێوماڵی کورد یەکێک لە هۆکارە سەرەکیەکانیەتی. ئەحزاب سیاسەکانی کورد ڕێک و تەبانین ئەمە فراغێکی گەورەی دروستکرێت بۆ دەسەڵاتی ئەو دەسەڵاتی مەحەلیی کەرکووک کە بتوانێت بە شێوەیەکی زۆر خراپ ڕاستی مامەڵە لەگەڵ قەزەی کووردا بکە و من پێشمە ئەمە پلانێکە پلانێکی زۆر خەتەرە جێبەجێکردنی بەرنامەیەکی مرکزیە جێبەجێەکەن و پێشمە لە بەدرێژایی هەموو دەسەڵاتی حکوومەتێک لە دوایەکانی عێراق کارێکی بەو شکڵە نەکراوە کە تەعریب بەم شێوەیە لەسەر شاری کەرکووک بەڕاستی بشێش زۆر فراوان بەدی ئەکرێ. مەفروزە کورد لە هەموو قۆناغەکان ئەمڕۆ بە تایبەتی بەرامبەر بە سیاسەتی تەعریب و ئەو تەبعیسی کە جەنابی محافظ ئێستاکانە دەسیداوەتێ کورد یەکگرتوو بێ بە بەرنامەیەکی پوخت و یەکگرتووە لەگەڵ بەغدا مفاوەزات بکە پێش تەشکیلکردنی حکوومەتی عێراقی. پێویستە یەکێ لە مەرجە سەرەکیەکانیان ئەوە بێت کە ئەم کاری تەعریبەی کە لە کەرکووک دەستیان داوەتێ ڕای بگرن. سەرۆکی ئۆفیسی کەرکووکی مادەی 140 بەلایانی پەیوەنددارە لە ئاسایکردنەوە ڕەوشی کەرکووک ڕەخنە لە حیزبە کوردستانیەکان دەگرێت و ڕای دەگەیەنێت ململانی نێوان لایەنە کوردستانیەکان لە کەرکووک کاریگەری نەرێنی لەسەر ڕەوشی کەرکووک دروست کردووە. من بەڕاستی هەموو حیزبە کوردستانەکان بێ یەکود و باوازانم کە هەڵەیەکی گەورە دەکەن بەرامبەر بە شاری کەرکووک و نانە پێشەوەی کێشەکان چارەسکردن وای کردووە ئەم ئیدارەی کە ئێستا هەیە ئیدارەیەکی فاشیلە بە نەزەری من و هەموو کارەکانی کە ئەیکا بە ئیتیجاهی تەعریب و ئیتیجاهی ئاژاوەنانەوە ئاژاوە گێڕانە ئیشەکان ئەنجامەدا لە ئیدارەکەیە هەر ڕۆژی کتاب بۆ عەشیرەتێکە و هەر ڕۆژی کتاب بۆ گوندێکەکە و هەر ڕۆژی کتاب بۆ هێزێکەکە کە ئەو ئەرزانەی کەوا بەدەست کوردەوەن ئێستا ئەوانە وەرگرنەوە بدرێتەوە عەرەبی هاوردە و عەرەبی ئەوانەی کە هاتوونەتە حیزامی ئەمنی لە حیزامی ئەمنیا جێنشین کراون و لە کورد و تورکمانی وەرگرنەوە. بە بۆچوونی چاودێرانی سیاسیش بەشێکی زۆر لە وەفدانی هەرێم کە لە چەند ساڵی ڕابردوو بۆ دانوستاندن سەردانی بەغدایان کردووە پرسی کەرکووک و مادەی 140 لە نێو کارنامەیاندا نەبووە و ئەمە شەو بۆ شایی دروست کردووە کە بەغدا لە هەر دەرفەتێکدا بۆی بڕەخسێت کار لەسەر گۆڕینی باری دیموگرافی کەرکووک بکات. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.